جارون لبیرمانەچێ ئەمڕۆ لە تاریخی کوردە ڕۆژی لەدایکبوونێکی خاتوونێکی زۆر مەزنە، خاتوونێک کە هەمیشە کاتێک کە گوێمان لە ناوی ئەبێت کۆمەڵێک وشەی جوانمان بەگوێدادێت. خاتوو هێرۆ ئیبراهیم محەممەد ئەمڕۆ کە ڕۆژی لەدایکبوونێتی هەرکە ناوی ئەبیستین وەک پێشمەرگەیەک ئازا، وەک ژنێک میهرەبان و هەروەها وەک مرۆڤێک هەمیشە بەخشندەیە. هەر کاتێک کە گوێمان لە ناوی منداڵپارێزی کوردستان ئەبێت ئەزانین لەوەی کە خاتوو هێرۆ ئیبراهیم محەممەد چەند ژنێکی بەخشندە بووە کە هەمیشە دڵی لای هەژاران بووە و هەروەها لەگەڵ ئەوە چەند دڵی لای کەلەپور بووە. بەڵێ بێگومان پێشمەرگە سیاسەتمەدار ڕووناکبیر لە هەمان کاتدا شۆڕژگوێر ئەو خاوەن کامێرایەک بۆ کە لە ڕێی کامێراکەی خۆیەوە تەواوی ئەو هێرشانی کە ئەکرانە سەر کورد تەواوی ئەو قارەمانەتیانەی هێزەکانی پێشمەرگەی تۆمار کردووە و لە ئێستادا خاوەن ئەرشیفێکی زۆر تۆکمە و بەهێزە و بە جیهانی ئەناسێنێت. لەگەڵ ئەوە شاکە پەیوەند باسی لە هەندێک لە کارەکانی کرد. کارەکانی زۆرن، ئێمە ناتوانین بە بەرنامەی و دوو بەرنامە باز لە کارە گەورەکانی خاتوو هێرۆ ئیبراهیم محەممەد بکەین، بەڵام ئەو ڕێچکەی مامۆستا ئیبراهیم محەممەدی گرتەوە و توانی بەردەوام بێت لەسەر ئەو کارە پیرۆزانە. یەکێک لەو کارانە میدیای کوردی خستە سەر ڕەوتی پێشکەوتن بۆ ئەمە بەسەر هات تەلەڤیزیۆنی خاکی دامەزرات و لەگەڵەوەشە شاشەی کورساتی کرد بە شاشەی هەموو. ئەم شاشە جوانەی کە ئێستا هەموو بابەتە ڕستن و ئەدەبی کوردەواریەکان لەم شاشەیەدا ئەبینرێت. اینجا ڕۆن هەمیشە کاتێک کە باس لە میهرەبانی ئەکرێت، باس لە بێدەنگی ئەکرێت، بە دڵنیاییەوە ناوی خاتوو هێرۆ بە ناوێکی درەوشاوە ئەبینرێت، لەوەی کە هەمیشە بە بێدەنگیەکەی خۆی بەڵام خاوەن بڕیار بووە و خاوەن ئیرادە بووە، هەمیشە هەوڵی داوە ئەو مێژە جوانەی کورد وەکو ژنێک بە بەرزی بهێڵێتەوە. بەڵێ خزمەتێکی زۆر باشی بە مۆزەخانەکان کردووە، بۆ ئەمە بەسەر خزمەتی کردووە مۆزەخانی سلێمانی و دامەزرێنەری مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە بووە کە زۆر بە گرنگیەوە ڕوانوێتی لەو کارانە، جگەلەوەش کە سەرای سلێمانی بیناکەی وەکو خۆی لە دەستی بازرگانان پاراستووە بۆ ئەوی نەکرێتە شوێنێکی بازرگانی و هەر بمێنێتەوە بەو جوانی خۆیەوە. جا لەگەڵەوەش هەمیشە دڵیشی لای گەنجان بووە، وەک چۆن ئەڵێن کە گەنجان داینەمۆی ئەم کۆمەڵگەیان داهێنەری سنتەری گەنجان بووە بۆ ئەوەی کە گەنجان بتوانن بەو داهێنانە جوانەی کە هەیەە کۆمەڵگای کوردی بەرەو پێشەوە بن و لەگەڵ ئەوەش داگرنگیکی زۆری باکاری هوەری داوە کەواتە ئەگەر ئێمە هەرچ بەشێک بگرین ئەبینین لەوەی کە ناوی خاتوو هێرۆ بە جوانی ئەدرەوشێتەوە لە هەموو بەشە جوانەکاندا کە ئەبێت بە مێژوویەکی پرسەروەری بۆ هەموو کورد و تاکەکانی نەوەی ئێمە و نەوەی دوای ئێمە و نەوەی پێش ئێمەش هەمیشە شاناسی پێوە بکات. پیچۆرێکمان ئامادەیە کە هاوکارمان سامان سەلام ئامادەی کردووە و هاوکاریشمان کوردستان ڕۆف خوێندوێتەوە و بەدەنگی کوردستان ڕۆف بینەری بەشێکی کەم لەو کارە گەورانەی خاتوو هێرۆ ئیبراهیم محەممەدەوی. فەرموون. لە ساڵی 1940 لە ئامێزی ماڵێکی گەڕەکی دەرگەزێندا و لە سێبەری قەڵەمێکی ڕۆشن فکری پارێزەر و سیاسەتمەدار و ڕۆمان نووس و چیرۆگنووسی گەلی کورد مامۆستا ئیبراهیم ئەحمەد و هاوسەرەکەی گەلاوێشخاندا منداڵێک لەدایک بوو کە وەک گوڵە هێرۆ ئاهێکی خۆشی هێنا بە دڵی دایک و باوکیدا و ناونرا هێرۆ کە دواتر بووە گوڵی بەرۆکی هەمووان. خوشک و برایت خۆشتوی هێنگەل لەگەلێک بخێر هاتن سەر چاوە. هێرۆ ئیبراهیم ئەحمەد ژنێکی ئازا و بوێر و پێشمەرگەیەکی جەسوور و چالاک کە شان بەشانی پیاوان خزمەتی گەل و نیشتیمانەکەی کردووە. هێرۆ ئیبراهیم ئەحمەد لە 12/1948 لە شاری سلێمانی لەدایک بووە. هەر لە مناڵیەوە ئاشنای کتێب و خولیای خوێندنەوە بێت. زرنگی و وریایەکەی هەر لەو کاتەوە تیایدا بەدی دەکرێت. بەهۆی ئەوەی کچی سەرکردەیەکی سیاسی بووە، وەک خۆی دەڵێت ماڵەکەیان وەک جانتایەکی سەفەری گەڕۆک بووە، هەر بۆیە قۆناغەکانی خوێندنی لە چەند شارێک تەواو کردووە. خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەیی لە نێوان شارەکانی کەرکووک و بەغداد و سلێمانی و تاران تەواو کردووە. دواتر بڕوانامەی بەکالۆریۆسیشی لە بەشی دەروونناسی کۆلێژی پەروەردەی زانکۆی موستەنسریەی بەغدا بەدەستهێناوە. سەرەتای ساڵی 1970 لەگەڵ یەکێک لە سەرکردە هەرە دیار و لێهاتووەکانی کوردایەتی
مام جەلال ژیانی هاوسەری پێکهێناوە و بەرهەمی ئەو هاوسەرگیریە دوو کوڕە بەناوەکانی بافڵ و قوباد. هێرۆخان وەک هاوژین و هاوخەباتی مام جەلال ڕێگەی سەختی تێکۆشانی هەڵبژاردووە لە گەرمەی شۆڕشی نوێدا. جگەرگۆشەکانی لای باوک و دایکی لە لەندەن بجێ هێڵێت و لەگەڵ مام جەلال دەگەڕێتەوە بۆ شاخ و قۆڵی جوامێری و مەردایەتی لێ هەڵدەماڵێ. ئەم ژنە پێشەنگ و ڕەچەشکێنەی کوردایەتی لە شاخ و لە ڕێگەی چاوی کامێراکەیەوە دیمەنی ژیانی پێشمەرگە و داستانەکانی قارەمانێتی پێشمەرگەمان لە شاخ بۆ وێنە دەگرێت و دەبێتە یەکەم ڕۆژنامەنووس و وێنەگری ژن لە شاخ. هێرۆخان سڵ لە هیچ شتێک ناکاتەوە و ژیانی خۆی دەخاتە بەردەم مەترسیەوە و لە مەیدانی جەنگدا لەژێر تۆپباران و بۆمبارانی حکوومەتی بەعزدا سەرقاڵی وێنەگرتن و بە دوکومێنتکردنی ڕووداوەکان دەبێت. لەگەڵ ڕووداوەکاندا دیمەنی زۆر کۆڕ و کۆبوونەوە و چالاکی و هەرەوەزی کشت و کاڵی و دابوونەریتی کوردەواری گرتووە و وەک کەرەستەیەکی گرنگی مێژووی لای خۆی پاراستوونی. ئەم ژنە هەڵکەوتووی کوردایەتی هەتا ڕاپەڕینی ساڵی 1991 ئارامی نەگرتووە و هەر ڕۆژە و بنبەرد و بندەوەنێک منزڵی بووە. لە پاش ساڵی 1991ەوە دەگەڕێتەوە شاری سلێمانی و لەگەڵ سەرۆک مام جەلالدا شێوازێکی دیکەی خەبات دەگرێتە بەر. ساڵی 1992 دەبێتە ئەندامی پارلەمانی کوردستان. هێرۆخان بە میهرەبانی و سەنگینی و دڵناسکیەکەی بیر لە دامەزراندنی ڕێکخراوێک دەکاتەوە بۆ هاوکاری و دەستگیرۆیی منداڵانی کورد بە ناوی مناڵ پارێزی کوردستان کە لە ڕێگەی ئەم ڕێکخراوەوە هەزاران کەس لێی سوودمەند دەبن و چارەسەری سەدان منداڵی کردووە و دەیان کازیوەی بۆ پەروەردەکردنی مناڵان کردەوە و لە ڕێگەی ئەو کازیوانەوە مناڵانی لە دەستگێڕی و ئیشکردنەوە گواستەوە بۆ دنیای پاک و پێگردی خۆیان و بە خولی مۆسیقا و وێنە کێشانەوە سەرقاڵی کردن. هەروەها دەیان سنتەری بۆ گەنجانی شار و شارۆچکەکان کردوێتەوە بە ناوی سنتەری چالاکی گەنجان بە مەبەستی کردنەوەی جۆرە هاخول بۆ پێگەیاندن و ئاشتکردنەوەیان لەگەڵ ژیان لەو ڕێگەیەوە سەدان گەنجی بەهرەمەندی بۆ خزمەتی نیشتیمان لە بوارە جیاجیەکاندا پێگەیاند. میهرەبانی یەکێک بوو لە ئاکارە هەرە دیارەکانی ژیانی ئەم خاتوونەی کورد. هەموو هەنگاوێکی بۆ خزمەتی کۆمەڵانی خەڵک گرتەبەر. هێرۆخان دۆستی ژینگە و سروشتی جوانی کوردستان بوو. پارێزگاریکردن لە ژینگەی کوردستان لە کارە هەرە سەرەکیەکانی بوو لەو بوارەشدا شوێن دەستی دیارە و خاوەنی خەرمانێک لە کاری ژینگە دۆستیە. هێرۆ ئیبراهیم ئەحمەد وەک چۆن لە شاخ خولیای کاری میدیایی بوو لە شاریش هەر بەدید و تێڕوانینێکی نوێوە درێژەی بە خولیا و هیواکانیدا و ساڵی 1997 ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی خاکی دامەزراند کە ئەم ناوەندە پێک هاتبوو لە تەلەڤیزیۆنێکی خێزانی و گۆڤارێکی هەمەڕەنگ بە ناوی گۆڤاری خاک و گۆڤاری سیخورمە و ڕادیۆی خاک. هەر لە سەرەتاوە بە گروتینێکی نوێوە هاتەوە مەیدان و تەلەڤیزیۆنێکی وای دامەزراند کە بۆ یەکەمین تەلەڤیزیۆنی سربەخۆی خێزانی. دەیان کاری ناوازە و دانسقا لە ڕێگەی ئەم تەلەڤیزیۆنەوە پێشکەش بە چین و توێژەکانی کۆمەڵگا کرا. لە شاشەی تەلەڤیزیۆنی خاکەوە بوێرانە ڕەخنەی لە دیار دەدزێ و چەوتەکان دەگرت و خاک بۆ سەکۆی بیر و بۆچوونە جیاوازەکان. لە هەنگاوێکی داهێنرانەدا لە ڕێگەی تەلەڤیزیۆنی خاکەوە توانی چەندین درامای کوردی بەبەرهەم بهێنێت کە بوونە هۆی ئاشتکردنەوەی بینەر لەگەڵ شاشەی تیڤی. بیرمیە بە ڕەحمە وێ پیاوێکی لەسەر بوو ناوی ئەحەسیە بستوونی بوو. تۆ جارێ لەمانەگەڕی هەستە پێشم کەوە وەرە بۆ چۆ؟ پێشم کەوە دوای پێ دەڵێم. باشە فەرموو. هەرێ من تێ ناکەم. ئەمڕۆ بەجوودە سەرتا کردوتە سەریەک خەریکی پوسکە پسکن. ئەوە بەچی پێکردی؟
و سەری خۆ بەچی بێتنی ئەمڕۆ کاکچالاشیش لێرە نییە قابیلە نەزانن بۆ ئیتر خوا نەکاتەوە بە شتێکەوە بوویە لا 6 مانگە نایبریتەوە هەر ڵێ فسکە هێرۆخان بەبێ جیاوازی خزمەتی کۆمەڵانی خەڵکی دەکرد و بە هیچ شێوەیەک بیری لە ئینتیمای سیاسی و حیزبی و ئاینی نەدەکردەوە لە هەر کوێیەک پێویستی کردبێ ئەو یەکەم کەس بووە کە بەبێ مەرج بەشداری کردووە و هەمیشە جێی ئومێدی هەمووان بووە هەر بۆیە لای هەمووان بە خانمە میهرەبانەکە دەناسرایەوە. لە ساڵی 2000 لە هەنگاوێکی زۆر گەورەدا هێرۆخان کەناڵی کورتساتی دامەزراند کە بۆ یەکەمین کەناڵی کوردی بۆ ناساندنی دەنگ و ڕەنگی کورد بە هەموو دنیا کە تا ئێستاش لە پێشەنگی تەلەڤیزیۆنە کوردیەکاندایە و هێرۆخان ئەو نەخشە ڕێگایی بۆ کورتسات داڕێشت کە لە ئێستادا بۆ تەماڵی هەمووان. خولیاکانی ڕۆژ بە ڕۆژ گەورەتر دەبوو شاشەی کورتساتی کردە ماڵی هەمووان. ئەم خانمە تێگەیشتووی کورد بوێرانە بە گشت گەندەڵی و دیاردەی ناپەسەندا چووە و سەڵی لە وتنی ڕاستیەکان نەدەکردەوە. هێرۆخان بووە دۆستی خانووە کە لە پوریەکانی شار و پارێزگاری کرد لەمانەوەیان لەو پێناوەدا پارێزگاری کرد لە بینای سەرای سلێمانی و لە دەست بازرگانە چاوچنۆکەکان پاراستی و تانەی کرد بە مۆزەخانەیەکی نیشتیمانی ئۆقرەی نەگرت. جگە لە سەرای سلێمانی لە ڕێگەی مناڵ پارێزی کوردستانەوە دەستی کرد بە کۆکردنەوەی کۆمەک بۆ ئەو ئاوارانەی کە لە بینای ئەم نەسوورەکەدا بوون زەوی بۆ تەرخاندکردن و بەو کۆمەکەی کە بۆی کۆکردبوونەوە توانی خانوویان بۆ دروست بکات و ئەم نەسوورەکەش بکاتە مۆزەخانەیەک بۆ هێشتنەوە و نیشاندانی ئەو هەموو نەهامەتی و ماڵوێرانیەی بەسەر گەلی کووردا هاتووە کە ئێستا یەکێکە لە مۆزەخانە جوانەکانی کوردستان و سەدان چیرۆکی قوربانیدانی نەتەوەی زوڵم لێکراوی کوردی تیادا پارێزراوە. Из-за этой группы, это единственный, который остался жив на... Это тоже камера Twitter. أو يراسة هي أصلا ويري. أو بوك. Вот это, скажем так называемая вешалка или человек находился и электро. أو جراسة. Все, что есть, правильно. هێرۆخان پاڵپشتێکی گەورەی نووسەران و هونەرمەندان و ڕۆشنبیران بوو. لە هەموو کایە ڕۆشنبیری و مەعریفی و هونەریەکاندا هەمیشە ئامادە بوو ڕۆڵی گەورەی گێڕاوە لە خزمەتکردنی ئەو بوارانە. ئەوەی بۆی کرابێت لە پشتگیری نووسەران و هونەرمەندان درێغی نەکردووە. لە پاش نەخۆشکەوتنی سەرۆک مامجەلال هێرۆخان لە سیاسەت نزیک بووە و وەک ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆربەی ئەرک و بەرپرسیارەتی حیزبی لە ئەستۆ گرت و توانی سەرکەوتوانە ئەرکە سیاسی و حیزبیەکان ڕاپەڕێنێت. ژیانی ئەم ژنە قارەمانەی کورد پڕە لە دەستکەوت و سەروەری لە پای هەوڵ و ماندووبوونەکانی لە بوارە جۆر بەجۆرەکاندا چەندین خەڵات و ڕێزلێنانی پێشکەش کراوە کە گرنگترینیان خەڵاتی پاپای فاتیکانە کە لە ساڵی 2017دا پێی بەخشرا کە ئەو یەکەم ژنە ئەو خەڵاتەی پێبەخشرا بێت.